مقتدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر داوا لە ئیدارەی ئەمریکا دەکات دەست بەجێ هێزەکانی بکشێنێتەوە ڕاشی دەگەنێت ئەمریکا هێشتا هەر داگیرکەرە. ڕێبەری ڕەوتی سەدر لە کۆنفرانسێکی ڕۆژنامانیدا بوونی هێزەکانی ئەمریکای لە عێراق بە داگیرکردن و بردوگوتیشی پێویستە بە ڕێگەی دیپلۆماسی و پەرلەمانی ئەمریکا لە عێراق بکشێتەوە. مقتدا سەدر ڕاشی گەیاند بوونی پەیوەندی لە نێوان عێراق و ئیسرائیل قەدەغەیە و بەخوێن ڕێگەی پێنادێن. تسنم رئاسة جديدة في أمريكا بايدن فعل المحتل بابوونی دەست بەکاربوونی بایدن لە سەرۆکایەتی نوێی ئەمریکا لەسەر داگیرکەر سیرکەن دەڵێم داگیرکەر چونکە هێشتا داگیرکەرن دەست بەجێ با ڕێگەی دیپلۆماسی و پەرلەمانی هێزەکانیان بکێشنەوە ئەمەش بۆ دوورخستنەوەی عێراق لە ململانی هەرێمی و نێودەوڵەتی ئاساییکردنەوە لەگەڵ ئیسرائیل لە بەردەم دەرگایە تەنانەت گوتراوە باڵێزی ئیسرائیلیش ئامادەکراوە من تەحەدایان دەکەم ئاساییکردنەوە لەگەڵ ئیسرائیل قەدەغەیە و قبوڵیشی ناکەین دەبێت کاریش بکرێ بۆ قەدەغەکردنی و با خوێن ڕێگە بەم کارە نادەین.